وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەڵێن بەهەشتە و حۆری چاو کەژاڵ، مەیە و هەنگوینە و شەرابێکی ئاڵ. من باوکم چی بێ کە لێرە هەم بێت، مەی و یاڕێکی تەڕی 14 ساڵ. من دووبارە ئەمە ئەخوێنمەوە. ئەڵێن بەهەشتە و حۆری چاو کەژاڵ، مەیە و هەنگوینە و شەرابێکی ئاڵ. من باوکم چی بێ کە لێرە هەم بێت، مەی و یاڕێکی تەڕی 14 ساڵ. ئەمە گویا ڕوباعیەکە منتەسەبە بە عومەر خەیامە نەیشابووری، و ئەمە هەڵگەڕیا گەسۆ بە سوانم و کریانی. فرەیەک لە ئێوە و فرەیەک لە کەسانێک کەوانە سەرزەمینە ئێمە، ناویان ئەدیبە، ناویان ئینسانە تێگەیشتەگە، ئینسانە فەهمیدەست، ناویان ئینسانە ئەکەدمیکە، ناویان ڕووناکبیرە. ئەم شعرانە ئەخوێننەوە، کۆڕە شعری بۆ دائەنێن و ئیدعا ئەکەن کە چتە قەشەنگێکە لێی تێگەیگن و عومەر خەیام بە ئینسانێکی مهم ئەزانن. خب من دووبارە ئەمە ئەخوێنمەوە و بعد ئەبیات و ڕوباعیاتێکی تری کە هەسی باسەکەم. ئەڵێن بەهەشتە و حۆری چاو کەژاڵ، مەیە و هەنگوینە و شەرابێکی ئاڵ. من باوکم چی بێ کە لێرە هەم بێت، مەی و یاڕێکی تەڕی 14 ساڵ. ئبریق مەی مەرا شکستی ڕەبی، بەرمەن دەرە ئەیشرا و بەستی ڕەبی. بەرخاو کەفکەندی مەیە گولگونە مەرا، خاوکەم بدەهن مەگەر تۆ مەستی ڕەبی. ناکەردە گونەه دەرجەهەن کیست بگو، وان کەس کە گونەهکەر چو زیست بگو. من بەد کۆنەم تۆ بەد مکافات دەهی، پەس فەرقە میانم من و تۆ چیست بگو. ئەمەش عومەر خەیام بوو. عومەر خەیام خەریکە مەشروب بەخوا با یەکتێت مەشروبەکەی ئەڕژێنێت یەخە بەخوا ئەگرێ. ئەژێ تۆ ئەم مەشروبی من تە بۆ ڕژان، ئەبریق مەی مەرا و شکستی ڕەبی، بەرمەن دەرە ئەیشرا و بەستی ڕەبی. نەتێش من عەیش و نۆش بکەم، بەرخاو کەفکەندی مەیە گولگونە مەرا. مەی ئاڵ منت ڕژاندە سەر خاوک، خاوکەم بدەهەن مەگەر تۆ مەستی ڕەبی. خاک بەدەمە من مەگەر تۆ مەسی خوایە. بعدێژێ ناکەردە گونەه دەرجەهەن کیست بگو، وەخوایژێ کێ لەم جەهانە گوناحی نەکردگە بێژە. وان کەس کە گونەهکەر چۆ زیست بگو، ئەو کەسێک کە گوناحی کرد چۆن گیانی کرد بێژە. من بەد کۆنەم تۆ بەد مکافات دەهی، من خراو بکەم تۆ لێ و دوا مجازات و مکافاتە دەی. پەس فەرقە میانم من و تۆ چیست بگو، چه فەرقی لە نێوانە من و تۆ هەست. ئیتر ئەمە چه کەریمیەکە، یا ڕەب تۆ کەریمی و کەریمی کەرەم است. با تاعەتەم ئەر ببەخشی ئەن نیست کەرەم، با مەعسیەتەم ئەر ببەخشی ئەن کەرەم است. خوای ئایژن تۆ کەریمی و کەریمیش کەرەمە. ئەگەر ئیتاعەتت بکەم و بمبەخشی خۆ ئەوە کەریمی نییە، کەرەم نییە. با مەعسیەتەم ئەر ببەخشی ئەن کەرەم است. و دەیان نمونەیەکی تر گویاند کەسان بەهێشت با حور خۆش است، من میگویم کە ئاو بە ئەنگور خۆش است. ئێژن خەڵکی کە بەهێشت لەگەڵ حۆریا خۆشە، من ئێژم کە ئاو ئەنگور خۆشە، هەنگور خۆشە کە مەیوێت. این نەغد را بگیر و دەسەزان نسیە بەردار، ئاواز دهۆل شەنیدەن از دوور خۆش است. ئەم نەغدە بگرە و ئەو نسیە، ئەم نەغدە بگرە و ئەو نسیە بەردە، دەنگی دهۆڵ لە دوورۆ خۆشە. ئەمە کێژێتی؟ ئەمە عومەر خەیام. ئێمە واینە ناوی جامعەیەکە چه بە کۆرپۆرەیشنەکانە جوولەکەی ئێرانی و تورکی، چه بە ئەساتیدە دانشگا، چه بە نوخبە و نوخاڵە لەش سروش و گرتەگە، تا ئەنوا و ئەقسامە کەلە زلەکانە ئەم زوعەمای قەومە بە ئیستلاح فارس و تورک و عەرەب و کوردە. وەختی ئەگەنە مەقولەی عومەر خەیامە نەیشابووری
ئەم بەحسانەکەن خروجی ئەمە بووگەسۆچی ئەم گشتە مەردەمە فکرەکە لەمە فەهمیگە و عومەر خەیام تێگەیگە و حاڵی بووگە لە عومەر خەیام خروجەکەی بووگەسۆچی بووگەسۆ مەشروب خوەری لە لەحزا خۆشبوون خۆشوی دوێنەوە هیچێ نەدەی لە کاتێک ئەوان نییە منزورە عومەرە خەیام وانەوگە عومەرە خەیام ئینسان بە مەوجودێکی بەدبەخت مەوجودێکی قەتیسماگە لە ناو جەبرە چارەنووسە خدا مەوجودێک کە تەمام ئەبزارەکانە گوناحی واتیا و خوای ژێمەکە بڤەس و ئەم ئینسانە لە ناو ئەم جەبرە و ئینقیادە گیری کردەگە لەگرا عومەر خەیام شەک ئەکا لە دانایی لە فەرزانگی و لە ئاقڵی خوا شەک ئەکا لە عەداڵەت خوا شەکی تیاکە و ئەمە مەبنایە پەرستش عومەرە خەیامە بەم خوایە کە شەک ئەکا دەرمەوردە داناییەکەی تەمامە ئەوانەی کە بەرپایەی عومەرە خەیام مەشروب ئەخوەن هەڵ ئەخەنەوە دا ئەخەنەوە و معتەقدن کە خوا دانای مطلقە توانای مطلقە فەرزانەی مطلقە لە عومەر خەیام تێنەگەیکن بە پێچەوانەی عومەر خەیام عەمەڵەکەن با حتا سوحە کاورا هەڵبخات و شەراو بخوات عەرەق بخوات ئۆزۆ بخوات بێژێ ئەڵێن بەهەشتە و حۆری چاو کەژاڵ مەی و هەنگوینە و شەرابێکی ئاڵ من باکم چی بێ کە لێرە هەم بێ مەی و یارێکی تەڕی چواردە ساڵ عومەر خەیام نە ئەتەیست بووگە نە زد دەخوا بووگە عومەر خەیام یەخە بەخوا ئەگرێ و ئێژێ ئەمە فەرزانگی نییە خوایە ئەمە کەریمی نییە تۆ ئێژی من کەریمم وەلێ ئێژی ئەگەر گوناح بکەی ئەتخەمە جەهەنەم دێ ئەمە نەقسە خاتە ناوە کەریمیە تۆ ئەمە نەقسە بۆ تۆ وەلێ تەمام ئەوانەی کە فکرەکەن عومەرە خەیام ئەفەهمن و بەلغورە شعرەکانی ئەکەن معتقدن کە خوا دانای مطلقە خوا لە عەداڵەتی هەموویە ناچێتە بینیوە خوا فەرزانەیە مطلقە خوا چارەنووسێک کە داینیاگە ئەختیاریشی دانیاگەتیە بۆ ئینسان دە ئەمە تەناقوزە ئەمە لە عومەرە خەیام تێنەگەینە ئەمە لە عومەرە خەیام تێنەگەینە نەفەهمینە لە عومەرە خەیامە بزانە دانەیە سوخنڕانە وەکو من وەختێ مخاتەبینم ئێوەن ئێوە ئەگەر ڕەوش و مێتۆدی عیلمی نەناسن لە قسەی من تێناگەن بۆ تێناگەن ئیستاماکەمەوە بزانە من لە ئەوەڵەوە بەم مساڵە دەسم پێ کرد بەم مسالە دەسم پێ کرد تا ئێمە بفەهمین داستان لە چه قەرارە بۆ ئێمە لە یەکتری تێناگەین انحرافەکە وا لەکوێیە ئێمە منحرفین زوان منحرفە مەفاهیم منحرفە چه اتفاقی کەوت کە ئەسڵ مەفاهیم چییە چمک چییە کانسەپت چییە کانسەپتە ئینزەمامی کانسەپتە ئینتزاعی چییە بۆ ئێمە لە یەکتری نافەهمین منێ کە بە عنوانە خەتیبە ئەم دیبەیتانە لەگەڵ ئێوە قسە ئەەکەم تەمام سعی خۆم ئێشێ بکەم لە حیتەی زوانی و کەلەماتە دنیایەک بۆ تۆ دروست بکەم کە تۆ ئەم دنیا دەرکی بکەی بیفەهمی جەهانە ئینسان جەهانە حاکمیەتە تەسەوراتەکانیسی تۆ چه تەسەوراتێکت هەست من ئیستە سوویەیەکی ترم لە عومەرە خەیام وت دەرسوورەتێکە بەرخەلافە ئێوە کە گشتان عەرەق خوەرن و عومەرە خەیام بۆ عەرەق خوەری استفادە ئەکەن و لە کناریە لە زاتە باری تەعالا ئەوەنە شەکتان نییە ئێوە نە عومەر خەیام فەهمیگن نە حاڵیتانە لە عومەرە خەیام بەرداشتێکی کاملەن ڕووکەشانە بەرداشتێکی کاملەن قەتیسماگانە لە عومەرە خەیام ئەکەی بە ئەندازەیە تێنەگەیشتنە خوات تەبیعەتەن تۆ لە عومەرە خەیام تێناگەی تەبیعەتەن تۆ نافەهمی
وەختێک کە حیتەکە پیچیدە ئەوێ ئێستا با بیکەینەوە ئێستا ئێمە بە ئەمە بکەینەوە بزانین ناسینە علمی چییە ناسینە حسی چییە بزانین ئەکسەریەتە ئێمە چۆن گرفتارە ناسینە حسی بووگین و ناسینە علمی یعنی چی ئەسڵەن بۆچی ئێمە کوردمان تعریف کردو پرسیارمان تەرح کرد کورد کێس و هاتین جواوی بینەوە بزانن ئەمەی کە من ئیستا محاولە ئەەکەم ئەنوا و ئەقسام شاهید مثال بێرم شاهید مثالەکانم بکەمەوە بیوە مەناوە ئەوەی کە مەسەڵەن فڵانە پەدیدەیەکی کۆمەڵایەتی تێرم باسی ئەەکەم و ئەیکەم و کاورا هەڵگەڕێت توژێ کاپێمان فرە قێزەونە باسی مەکە مەسەڵەن هۆمۆسێکشواڵەتی تۆ فکرەکەی فەهمیکتە منیش فکرەکەم تۆ فەهمیکتە وەختی ئێژم هۆمۆسێکشواڵەتی تۆ ئەو شتێک کە من منزورمە لەمە حاڵی بووی نە با مثالێکی تر بە بزانە من ئێژم خولە پیزە بووگەسۆ چمکە تۆ ئیشێ بزانیت خولە پیزەیەک مەوجود بووگە لە زمانی خۆیە خولە پیزە یعنی مەحموو پیزە یانێ پیرۆز مەحموو کوڕە پیرۆزوگە باوکی نەبووگە بە نازناو دایکی بانیان کردگە بۆیە ناوی خولە پیرۆزە ئەوێتۆ خولە پیزە مۆردە شماتەت و زوڵمە حکوومەتە عێراق قەرارەگرێت و خولە پیزە یاخی ئەوێ یەک نەفەر بەرامبەر بە حکوومەت و شروع ئەکا لە حکوومەتیەکان ئەکوژێ و قارەمانیەتی لە خۆی ئەنوێنێت ئەگەر ئێمە گشتمان ئەم شەرح داستانە ئەزانین من کە ئێژم خولە پیزە ئێوە گشتتان ئەفەهمن منزورم کێس منزورم چییە منزورم ئینسانێکی یاخیە ئینسانێکە کە نەچووگەسە ژێرە بارە زوڵم ئینسانێکە کە توقیان ئەکا یەک نەفەری و ئینسانێکە کە لە بەرامبەر حاکمیەتە یەک نەفەر ئەویسێت لە کاتێکە ئێمە سەدان و بگرە هەزاران مەحمووی پیرۆزمان بوێت بەڵام من منزورم هیچ کام لەو سەدان و هەزارانە نییە منزورم لەم مەحمووەسە لەم خولە پیزەسە کە بووگەسۆ چمک پس من وەختی خولە پیزەوە کار ئەوەم فکر ئەەکەم ئەکسەریەتە ئێوە ئەزانێ خولە پیزە چییە تەوەجۆ ئەکەن بۆ ئێمە لە یەکتری تێناگەین چون دەقیقەن ئێمە فکر ئەەکەین فرە شتێک کە خەریکین بەحسی ئەەکەین لە حیتەی زوانیا یەک معناوە مەفهومی هەست بۆ ئێمە لە کاتێکە ئەوەی کە من بەحسی ئەەکەم تەکە ئەوەی کە تۆ فکر ئەەکەی و تۆ فکر ئەەکەی کە ئەیزانی فەرقەکە کام لە فەرقەکە هۆمۆسێکشواڵەتی دیاردەیە کە تۆ تەرجمەت کردگەسۆ بە هاوڕەگەزخوازی تۆ فکرەکەی فعل و انفعالات جنسیە فيما بين دوو لەشە فیزیکیە یەکشەکڵە لە فیزیکە نە لە خو نە لە خصلت نە لە ڕەفتار و نە لە چۆنیەتی تۆ حتا ئەمە ئەخەیتە ژیری سوعالەوە کە سیمون دووبوار ئێژێ جنسیەت معنای نییە لە کتاوە جنس دووەمە بەڵکو ئینسانەکان لە ناو زندگی ئیجتماعیە فێر ئەون کە پیاگون و فێرەون کە ژنون و ئەو منکەرە ژن بوون و پیاگ بوونە و تۆ ئەوێنی فۆمەنیزمە مەگرێتە دەسەوە تەوەجۆکەی خۆ تۆ لەگرا وەختی ئەم تعریفتە هەست لەگرا چۆن تعریفە هاوڕەگەز خوازەکەی تۆ من و تۆ چۆن فکرەکەین لە یەکتری تێگەین تۆ چه تعریفێک لە هاوڕەگەز خواز هەست خب من ئەمە لەگرا بەرەدەم تا من بگەم بەوەی کە شناختە و ناسینە حسی چییە و ناسینە علمی چییە بزانە ئێمە مانان ئومورات و منفەردات لە ڕێگەیە ئیدراکاتە حسیمانەوە دەرکەکەین و فکرەکەین ئیدراکاتە حسیە ئێمە واقعی ترین حقیقی ترین دەریافتێکە کە ئێمە لەم ئوموراتە منفەرەدە کردەکمانە کە ئەمانە ئاغای هەگل پێی ئێژێت شناختە مەحەز شناختە بێواسطە هیچ واسطەیەک نێ لە بینە
تۆ مستەقیمەن بە دراکاتە حسیت بە چاوت بە گوێت بە لەمسکردنت بە بۆ کێشانت پێگەی بۆ ئەم ئیدراکاتە حەقیقی ئەنوێنێت واقعی ئەنوێنێت چون بێواسەتەس لە کاتێکە دقیقاً قەیرە دقیقترین و قەیرە واقعیترین دەریافتێکە کە ئێمە لە ئوموراتە هەسمان بزانن مثال دەم تا لە یەکتری تێبگەین بە چی ئێژین شناختە علمی و ناسینە علمی بە چی ئێژین شناخت و ناسینە حسی ئیدراکی کە نە علمیە نە حەقیقیە و نە واقعیە لە گراسە کە ئێمە دووچارە مشکڵەوین بزانن مثال بەر ئێمە گشتمان فکر ئەەکەین ئەمریکا کوردبوونە ئێمە بە هەنێک مەناسک دەرەکەوێ وەکو نەورۆز و ئەگەر نەورۆز لە ئێمە بسێن ئێمە لە کوردبوون دەرهاتگین دقیقاً ئەم اتفاقە بۆ ئێمە کەوتگە کە ئێمە شتێکمان بە بەشێک لە وجودە جەمعی خۆمان تعریفۆ کردگەسەوە و فکرەکەین بەشێکی تەبیعی لە ئێمەس و ئەسڵەن بەمە فکر ناکەینەوە کە ئەم ساڵە تازە گرێبەستێکی کۆمەڵایەتیە ئێمە قەراردادمان بەستگە کە یەکەم ڕۆژە بەهار ناو بنین نەورۆز وەلێ ئەمە ئەوەنە تکرار بووگەسۆ گرێبەستەکەی پنهان بووگە و تەبدیل بووگە بە بەشی لە وجودە ئێمە لەذا وەختی تەبدیل بووگە بە بەشی لە وجودە ئێمە ناتوانین فکر بکەینەوە کە تعریفکردنەوەی ساڵە تازە قەراردادیە و هەر ئینسانێک ئەتوانێت مجموعە قەراردادێکی بۆم ساڵە تازە دانیاوێت لەذا ساڵە تازەیە مەسیحیەت وا لە ناوەڕاستە زووسانە و ئەمە لە گرێبەستێک تێت کە ئینسانەکان قەراریان بەستگە واسە نە ئەمە تەبیعەتەن واسە نە تەبیعی واسە نە کاملەن دەریافتە دروسە نە حەقیقی تەرین دەریافتە خۆ ئێمە گشتمان نەورۆزمان دەرونیۆ کردگەسۆ فکرەکەی نەورۆز ئەناسین و بەشێک لە وجودە ئێمەس و تعریفێکە کە لە ئێمە ئەکاتۆ لە کاتێکە ئەمە قەراردادێکە و ئەم قەراردادە هەر کەسێک دەتوانێت لە دەورانێکە باڵی کاتەوە و سەر لە نوێک قەراردادێکی تردابێت با ئێستا لە یەکتری خاستر بفەهمین منزورە ئێمە چییە بزانە تۆ وەختێک لە محاسرەیە حسیاتە خۆتاوی ئیتر بە شوێنە حەچێکا ناگەڕی یعنی چیەم قسە من کردم تۆ وەختی فکرەکەی هەرچێکە ئەیوێنیت بۆی ئەەکەی ئەیشنەفیت لەمسی ئەەکەی حەقیقی تەرین بەرداشتە تۆس لەم مەسئلە یەک اتفاقە گەورەت بۆ کەفێ دەرگا و مەجالە جگێبوونەوە لێ فاسڵە گرتن لێ دوورۆکەوتن لێ لە خۆت ئەوەسی ئەمە اتفاق ئەوڵە اتفاقە دووەمەوەسە مەجالە دروستکردنە هەر پرسیارێک و بیرکردنەوە سەبارەت بە پرسیارەکە لە ئەو مەوزوعە داخی لە خۆت دایەخی پس ئیتر پرسیار نایتە دەرەوە و ئیتر پرسیارێک سوورەت ناگرێ وەکو چی وەکو ئەوەی کە دانەیە ئینسان وەختێک لە ناوی خانەوادەیەکی موسڵمانە تێتە دنیاوە لە ڕۆژە ئەوەڵ بانگە دەنە گوێی بعد ئاشنایەکەن تەکە قورئان و تەکە ڕۆژگ و نوێژ و ئوسول و فروع الدینە ئەم ئینسانە فکر ئەکا حەقیقی تەرین بەرداشت بێواسەتەترین بەرداشتی کردگە لە زیستە خۆی
ولذا ام انسانه نفكر اكاتو كايشي سؤالك نفكر اكاتو كايشي برسيارك ونجرأتي هزكلا اسلام فاصله بقري بويا حج وقت اغاي عمر خيامه نيشابوري تيناكا او دلي وابي وجناحك دلي وابي وصو جناح ويكتوبه اوكي دلي وابي وامكاربك بويا مشروب خوريك بو خوي توجيه دروزك ايجي اغاي عمر خيام وتي چي وتي الين بهشت وحوري چاو كجال ميو هنگوين وشرابي كي آل من باكم چي بيك ليره هم بيت ميو ياريكي تاوي چوارده سال ام حج وقتي ناتواني لفرزانگي للدانائي ولصفات خوا شكبك وبيجي اما تناقض يستك خوا حج وقت ناتواني شكبك بو چون درقاي شكي بس كسو چون فكر اكا شناخت حسية او واقعي ترين حقيقي ترين شناخته اما كار علم چيه اما سؤال مثلا كار علم چيه بزن اكثريته اما فكركين اما او ونبديهي كردين كبيويستناكا اما بربوجين لكرد اصلا اما وكرد يكيكين ايتر جيغي برسيارني فربديهي كردين خلقيش بمانيجي كرد خوش ما وخو مانيجين كرد مشكلة كلا شو دروسة بيت لو جيغاك ايمانات وين تعريف كينو كرد چيه كردبون يعني چي ايما فكرة كاين بواسطة كردين لدايكو باوكيكي كرد بوغين لذا اروين تعقيبة كاين ايجين ايما بچي كردين بزوان كردين ايما بچي كردين ايما بكلاني كردي خواردن كردين ايما بچي كردين ايما بشروالة كردي بانتولة كردين توجه اوكي ولذا لأوج فعالية إيما بو بيناسا كردنا أم باور حقيقي وواقعية إيما أروين يكسري اللماني بو أدوزينو ويتر سؤال ناكين بزانا إيما چنان غرقين لكرد بونا ناتوانين فاصلة بقرين لكرد بون فاصلة قرتن لكرد بون بو معنانية كتو لكردي دا أچوريد نا اما ناتوانين فاصلة اللي بقرين لدورو بنوارين بيها تا اصلا بفهمين كرد كم كيا حقيقة كرد مفهومة يا حقيقة إسا مفهوم چيا زانا مفهوم لدل فعالية علمي وتيتدرو فعالية علمي يعني فعالية غير طبيعي بويا من وتم روبا الروبونوي إنسان كردي لقل طبيعتا روبا الروبونوي هنرمند دانس وقال كيسي طبيعت لفورم كيترو بقوري بفورم كيتر لفورم كيترو بقوري بفورم كيتر أما روبا الروبونوي غير طبيعية حوزي جيان غرايز إنساني جيان طبيعية مسكن سرپنا نان غرائز جنسي يكسري ارتباطات مربوط بارتباطات اجتماعي كتو بتواني ارتباطات اجتماعي بيريتو اما انا غرائز زيستين مخاطري وي غناية بم زندگية قرانيش بيجي شعريش بيجي هالبرقيش بكي اما غناية بيدي اما حيج نقاهيكي علمي وحيج ربوبونويكي علمي تيانية عن دقيقة بس اما معنان وقت يجين كرد كاورا فكركا برا لا كرد فكركات خود كرده وناتواني گزارش او نبدي هي خويسي واما فعالية علمي چيا فعالية علمي منجر اوي بدروس كردن چمك مفهوم چون توتيت تمام مفردات بصورة جزئي هرچي اختلاف يعني فريدة اولاوه لناوي ذهن خوتا هرچي مشتركياتانا كويان اكيتو ولا مفهومك متبلوريكي ليك كلمة متبلوريكي وايدي تدرو اما كان علمية خب منظورم چيه لمنفردات بزانا جاف منفردة هورامي منفردة جيلكي منفردة بلوچ منفردة ها زازاك منفردة توتي
اختلافات ئەمانە لۆڕ تالەشی اختلافاتە ئەمانە لە خۆراک خواردنیان لە زوانە قسەکردنیان فڕادەیتە کنارۆ ئەڕۆی بە شوێنە مشتەرەکاتێک لە زەهنە ئاگەڕێیت تا بتوانی لەمانە چمکێک دروستکەیت کە چمکێکی علمی بێت و کولیەت ئەمانە لە بەرەو بگرێت و نگاهێکی کولی بدات بەم مەوزوعە لذا نگاهە علمی ئەوڵ دەفعە چمکێکی کەم بەشتر و لێودا چمکێکی بەشدارتر دروست ئەکات تۆ تا زەمانێک چنان دووگمی و چنان داخریاگی تەمامە تەفسیرە تۆ لە کوردبوونت زوانێکە کە قسە ئەەکەی هیچ فعالیەتێکی علمیت نەکردگە هیچ پرسیارێکت دروست نەکردگە بە هیچ قەیرانێ نەگەیگی لذا اتفاقی کە بۆت ئەکەفێ ئەمەسە بە مەحزە ئەمەی کە مناڵەکەی تۆ ناتوانێ وە زوانەکەی تۆ قسە بکە لە کوردبوون دەرتێت ئیتر کورد نییە چون ئینگلیسی قسەکە چون فەڕەنسا قسەکە چون عەرەبی قسەکە چون تورکی قسەکە لذا وەختێ کەسێک تەوجیهە کوردبوونە خۆی لە یەک ئەلەمانە فەرهەنگی ئاوێنێتەوە یا یەک ئەلەمانە زەهنیە زیستی ئاوێنێتەوە ئەم ئینسانە دووچارە بحرانە هۆڤیەتی ئەوێت و تۆ ئەوێنی نگاههای دووگم دەست پێیەکە تۆ چه زمانێک ئەتوانی نگاهێکی علمی ئێرا بدەی چه زمانێک ئەتوانی فعالیەتێکی علمیت کردوێ چه زمانێک ئەتوانی دانا بوویت بزانە ئێمە لەکوێ لە نابود بووین ئێمەی کورد لەکوێ نابود بووین لەوەی کە دوای هەزارەها زندگی کردن و تەلاش و شێوەی تەفەککورە کوردی و شێوەی دەوڵەتە کوردی ناگەهان کوردبوون تەبدیل بوو بە ئەمرێکی حسی و مەحز و واقعی بۆ ئێمە لەوێ هجوومە سنەتەکانی تر دەسی پێ کرد چون ئێمە فکرمان نەکرد کورد مەفهومە ئێمە فکرمان کرد کورد بەشێکی تەبیعی لە وجودە ئێمەس کە لە زوان لە چۆنیەتی لە باسەبەرکردن متەبەلەو نەبێت ئەم ئیحساسە قەتیسماگیە زەمینەی فراهەم کرد کە دوژمن بەسەر ئێمەوە زاڵ بوێت و ئێمە هیچ تعریفێکمان لە خۆمانە نەوێت کورد حەقیقەتە واقعیەتێکی تەبیعیە یا کورد بەرساختە لە چۆنیەتی ژیانکردنم و ڕووبەڕووبوونەوەیە مەجموعەیە ئینسانەتەکە هەستیە خۆیە کامیان یعنی وەکو ئەدیانە ئیبراهیمی خوا لە ڕۆژە ئەزەل و ئەبەدۆ ئێمەی کورد دروست کردەگە یا ئێمە بە عنوانە مەوجودێک خارج لە مێتافیزیک بە زیستە مادیە خۆمان لە ڕووبەڕووبوونەوە تەکە ئەم جەهانە ئەو جار بە شناختێک کە پەیای ئەەکەین چمکە کورد دروست ئەەکەین کامیان بزانە بۆ من بارها وتم یۆنانیەکان لە ئێمە شتیان گرتگە نەک من ئەمەیژم نیچەیش ئەمەیژی بزانە یۆنانیەکان معتەقدن کە یۆنانیەکان ئەوڵین بنیاد گوزارانە نگاه علمین بە جەهان نگاه علمی یعنی نگاه غیر طبیعی بزانە تۆ وەختێ بە ئیدراکاتە حسیت شتێ دەریافتەکەی وە فکرەکەی واقعیە ئەو شتە بە شناسە ئەگەیەنیت بەڵام ئیتر لە عیلەتە وجودیەکەی لە چۆنیەتی مانەوەکەی ناپرسیت یۆنانی هات لەمە شەکی کرد وتی ئیدراکاتە حسیە ئێمە بازنمودێک دەریافتەکات نواندنێک دەریافتەکە کە ئیمکانی هەست حەقیقەت نەوێت لذا ئەدراکاتە ئێمە دووچارە خەتاس
و ئێمە لە ڕێگەی زەهنیەت و ئەتوانین اشتراکات جەم بکەین و لە اشتراکاتە بە مەفهوم بگەین و بە کولیەت بگەین. ئەمە نەگاهە علمێک بۆ کەیونانەکان دروستیان کرد. ئەمەی کە تۆ بە سوورەتە تەجروبی فرشتێکە بووگە ئەمما تەبدیلت بە مەفهوم نەکردگە ئەمە نیشانەدات تۆ هیچ فعالیتێکی علمی نەکردگە. ئەمەی کە تۆ فکرەکەی کورد هەروە لە خۆیەوە هەست، ناپرسی بۆ هەست، چۆن هەست و بۆ پەدیدار بووگە. معلومە تۆ ئینسانێکی داخلیاگی دووگمی قەتیسماگی وا گیرت کردگە لە ئیبتداییترین و بەدەویترین حاڵەتە ئەگزیستیە خۆدا و هیچ نگاهێکی علمیت نییە بەم قەزیە. لەذا بۆیە تۆ لە بحرانە زوانە گیر ئەەکەی، تۆ لە منفەرداتە گیر ئەەکەی. ئەو جار اختلافە گەورەتێتە سۆراغە، هەورامی کوردە یا جاف کوردە، لۆڕ کوردە یا زازا کوردە. دووچارە مشکڵەوی چون تۆ لە تعریفە کولیەتە کووردا دووچارە مشکڵ بووی. فکر ناکەی کە کورد کولیەتە، کورد منفەردە. لەم ئینفرادە دووچارە مشکڵە گەورەی. پس من لەوێ سابتم کرد کە شناختە ئەکسەریەتە ئێمە نەک شناختێکی علمیە، بەڵکو ئێمە لە ڕاستایە مشتی جاهل کە لە یەکسانسازیە کولتوریە ئێمە دخاڵەت ئەەکەن ئەحمەق کریاگین. یەکسانسازی چییە؟ بزانە ئەوەی کە ئێمە نگاهێکی علمیمان بووێت، ئەوەی کە عیدەیەک قاوی ئەەکەن و تەبدیلی ئەەکەن کە ئێمەمانان بە شێوەی تاک لە فەرهەنگێکی جەمعیە یەک خانەش و بەرداشتمان نسبەت بە یەکتر و ئومورات بوێت، ئەمە پێشن یەکسانکردنەوە. یەکسانکردنەوە بزانە ئەوەی کە هاتکە وتکێسی کورد یعنی زوان ئێمە یەکسانەوە کردگە سۆ و دەیان معزەری جێشتگە. کورد یعنی لباس و تەرزە پوشش گەرەکی وگە ئێمە یەکسانەوە بکاتەوە. پس ئێمە وەختی گەرەکمانە کوردبوونەکەمان دەربخین چیەکەین؟ گشتمان دەمە قۆپانەکەینە پێمان و گشتمان فکرەکەین ئەمە ئلمانێک و بەشێکی هۆڤیەتیە جگەی ناپەزیرە لە کورد، چون ئێمە هیچ فعالیتێکی علمیمان بۆ پێناسەکردنە ئەمە نەکردگە. بزانن دەستگاهە ئەدیانە ئیبراهیمی شروع ئەکات ئاغازە پەیدایشە ئافرینشە ئەم کائیناتە دەست پێ ئەکات. ئەمە نە نەگاه علمیە، نە ڕەوشە علمیە و نە دروستە، بەڵکە ئەوەی کە مهمە ئینسان بە عنوانە شناسەندە و ناسەر بتوانێت لە ئوموراتە دەوروبەری سەر لە نوێ شناختە ئەوەڵیە پیا بکاتەوە، شناختە کولی پیا بکاتەوە. بۆیە تۆ وەختی محاتی وەختی ئشغاڵ بووگی لە کوردبوونە دەرمۆردە کوردبوون سوال ناکەی هیچ وەخت. ئەم کوردبوونە ئەوەنە بەدیهیە بوو گەسۆ دەمە قۆپان بۆ تۆ. هەر وەختی دەمە قۆپانەکە کێشیتە سەر کوردی، هەر وەختی دای ئەخڕێنی تۆزێ لە کوردبوون تێتە خوارەوە. لەذا تۆ ئەوێنی لەم سەرزەمینە ئێمە هیچ کەس فکر ناکا کورد نابوود بووگە و کورد نابوودیش ئەوێت بۆ پارچەی فاسۆنی مەوجودە، جافر خەیات مەوجودە و ئەتوانێ بۆ تۆ مراخانی بدورێ، بۆ تۆ کاپانتۆڵی مەرەز بدورێ، بۆ تۆ مەلکی بدورێ. ئیتر ئەم کوردبوونە نەی لە خەتەرە. حتا تۆ محاولە ئەەکەی فەرق بقەی فيما بين خروس و کەڵەشێر و نەزانی هەرتکیان مەفاهیمێکن لە زوان و لە زوانە دایکیێتۆ، بە زۆر یەکێکیان بکەیتە فارسی، بە زۆر یەکێکیان بکەیتە کوردی و تۆ فکر ئەەکەی بەمە خۆتە پاراستگە، تۆ دووچارە انحتاتێکی تاریخی و نابودیەکی تاریخی لە قەتیسماویەکی جاهلانە بووی. پس تۆ دووچارە انحرافە شناختیت، دووچارە انحرافە دەریافتیت و دەرنەتیجە
دەریافتێکە لە جیهان ئەمڕۆ نە دەریافتێکی حەقیقیە نە دەریافتێکی واقعیە و نە دەریافتێکی ئەمیقە بۆیە تۆ حتا بە بۆحرانەکانە خۆت پێی ناوەی تۆ حتا نازانی لە دایرەی زوانە کەلەماتە خەسیا گۆکارەوەی و ئەمە هیچ مەفهومێک بە زەهنە تۆ متەبادر ناکە و لە تۆ هیچ واکنشێک دروست ناکە بۆیە عیدەیەک ئامدانە تێن وەختی زوان ئەکەنە ئێلەمانە هۆڤیەتی تۆ مەفاهیمێ بۆ تۆ دروست ئەکەن کە هیچ معنایەکیان نییە هەڵسوڕاوە یعنی چی ڕاپەڕین یعنی چی وێژەمان یعنی چی حەجەمار یعنی چی پاوان خواز یعنی چی بزانن تا تۆ هانا ئارێنت نەناسی تا تۆ اتفاقاتێک لە ئاڵمان لە شەورویە ئەکەوێ نەزانی تا تۆ ساختارە ڕژیمە ئستالینی تا تۆ ساختارە ڕژیمە هیتلێری چۆنیەتیە هەڵهاتنە ناسیۆنالیزم سۆسیالیزمە ئاڵمان چۆنیەتیە دروستبوونە اتحادە جەماهیرە شەورویە سۆڤیەتی و دەورانە ئستالینی نەناسی تۆ لە کەلەمەی تۆتالیتاریزم تێناگەی تا تۆ لە تودەسازی ئاگاه نەویت تا تۆ ڕەفتارە تودە نەناسیت تۆ تۆتالیتاریزم تێناگەی تا تۆ ئەم بڕهەیە تاریخیە تێ نەگەی نافامی تۆتالیتاریزمی یعنی چی بعد کاورا هاتگە شەرح هیچ کام لەمانەی نەکردگە سۆ ئەم تاریخەی نەداگەسە بەرە نەخت ئەم تاریخەی هەڵ نەتەکاندگە مەبحەسەکانی هارا ئارێنتی نەهاوردگە تەرحی نەکردگە ناگەهان کەلەمەی تۆتالیتاریزم مەفهومە تۆتالیتاریزمی تەرجمە کردگەسەوە بەچی بە پاوانخوازی وەسە من بێم خولەپیزە بیکەمۆ دەیڤید کێلی دەیڤید کێلی هیچ معنایەکی تۆ تا بەیانی خولەپیزە بکەرەوە دەیڤید کێلی هیچ معنایەکی چون تۆ ئومورات پەدیدەکان اتفاقەکان ڕەوەندە تاریخیەکان عیلەتەکان و بنیادەکانە پشت ئەم تەباس نەکردگە ئەم مەفهومە هیچ معنایەکی نییە و هیچی دروست ناکە تۆ ئێژی هاوڕەگەز خواز ئەگەر تۆ سەیرە تحولات ئەم شتەی کە پێژن هاوڕەگەز خواز نەناسی جەهانە سەرمایەداری نەناسی فەرهەنگە بازار نەناسی میزانە تەسەلوتی بەر ئینسان بێگانەکردنە ئینسان نظامە سوڵتە لە ڕامکردنە ئینسان بێدەسەڵاتکردنە ئینسان نەناسی تۆ فکرەکەی هاوڕەگەز خوازی یعنی عەمەلە جنسیە فاعل و مەفعولێتەکە یەکتریە نەفەهمی لە بێتەرین حاڵەتە قێزی لێەکەی قینمتی ئەو شتە قەشەنگی نییە فرە گەنەعیش قینمتی فرە کەسێکیش خۆشیتی چون بایسەکشوالە چون لە ناو جامعەیەکە زندگی ئەکات فشارهای جنسی پێاتگە هیچ ڕێگەیەکی تری نییە جزگە بێجگە لەم کارە لەوات ئەو هاوڕەگەز خوازی بە لەوات تێگا بە لەوات تێگا داستانێک کە مستەتەرە لە پشتە هاوڕەگەز خوازی هۆمۆسێکشواڵەتی نافەهمێ بعد کاورا ڕووەکاتە منێژە کاپێمان وەڵا عیبە کاپێمان تۆ سەعاتها لەسەر ئەمە قساکەی کاکە کاورا نافەهمێ مطمئنە نافەهمێ چون فکر ئەکا ئەفەهمێەوە بەرداشتەکەی واقعیە ئەو فکر ئەکا لە کەلاوەیەکە دوو پیاگی دیگە سواری یەکتری بگن ئەیش چ پیسە ئەو اتفاقاتە سیاسی نیاتە سیاسی قەستە سیاسیە ئەم جەریانە نافەهمێ نایفەهمێ مەغزی ئەیرۆڕەدا نافەهمێ چون فکرەکە پڕ بووگە لە مەفهومە کونیەی ناسێ چاوی پێکەوتکە لە ناوی کەلاوەیەکە دێ ئەم بەرداشتە دووکمە بەرداشتە قەتیسمانیە بزانە من دانێ فیلسوفە حەلیمە کوردستانم هاورد بە ناوە کاوە جەلال ادعای فیلسوفی گوێ فەڕقی کڕ کردو مەرتیکە تەوەجۆ بکەن ئەم مەرتیکە من سوال انزمامیم در مورد مسائل انزمامی و مادیه کرد ام اصولا میتوس
ئەفسانە چیرۆکە ئیمپراتوری عوسمانی باوەڕ کردو و ئێرانی باوەڕ کردو ئەم ئەحمەقە ئەیوت کاورایە لوڕ خۆی بە کورد نازانی مەسەلا وەسە مواجهەیە کاورایە لوڕ تەکە لوڕبوونە خۆی و کوردبوونە خۆیان چێشەکڕیە ئدراکە حسیە بێواسەتەس هەر ئەوەی کە هێگل پێئێژێت ئدراکە حسی ئەو فکرەکە پڕە لە لوڕ پاچەیە گوشادی لوڕی ئەکاتە پێ و کڵاوێ نەمەدی ئەکاتە سەری و حەزی بە تفەنگە بڕنەوە بەوە ئێژن لوڕ خۆی لوڕیت وەیتر پێویست ناکە ئەو لوڕ وەکو مەفهوم بوێنیت نە لوڕبوون شتە تەبیعیەکە وەکو دار وەکو چۆلەکە وەکو کەو لوڕبوون شتە تەبیعیەکە خوا لە ڕۆژە ئەزەڵ و فڕی داگەسە خوار و لوڕە ئەمە کاوە جەلالەی وت کە ئیدعایە فەلسەفەیتیت کە ئیدعایە شناختە علمیتیت تەوەجۆکەی تۆ ئەگەر ئەمە نەزانی کە من وتم نافەمی کاوە جەلال چ کەرێکە چ کەرێکی کڵاوبەرداری شارلاتانە نافەمی ئەو گزارشە قەزەنفەر لە تورکبوون خۆی بە گزارشێکی حەقیقی ئەزانیت و علمی ئەزانیت پس زمانێک تۆ لە خۆت سوال ئەەکەی کە کورتکێسک لە ئەم حاڵەتە ئدراکە واقعیە کە تۆ فکرەکەی بێواسطە گرتکتە فاسەڵە ئەگری و ڕفلەکسەکەی تەماشا ئەەکەی ولا خۆت سوالەکەی کورد مەفهومە یا کورد ئەمرە تەبیعیە کامیان ئەم کوردە مەفهومە بەرساختەس دەرئەسەرە ژیانە مەجموعەیەک بەشەر و چۆنێتیە بەرخوردیان تەکە وجودە بەشەریە خۆیانە و جەهانێکە تێیەکەفن یا بە سوورەتە تەبیعی خوا لە ئاسمان و دای خسکەس خوار و ناوینیا بە کورد کامیان یا ئەو جۆرەی کە ئەلاهیاتە ئەدیان ئیبراهیمی ئێژێت ئەمانە کوڕە نوحن یافس کوڕە نوحە میدیا کوڕە یافسە و لە قڵە میدیاوە کورد هات کەسە دەرەوە و ئەمە کاملەن تەبیعیە یا نەخێر نەخێر بزانە تۆ وەختی ئێژیت مردمانە مەوجود بووگەن کە ڕەوەشە علمیان بووگە و مەفهومیان دروست کردگە تۆ ئەخۆیتە مەفهومە چەرخە چەبگەرد تۆ بۆ خاتری ئەوەی کە لەم چەرخە چەبگەردە بفەهمی ئێشێ بزانی یەک جەهانێ بە شناخت ئینسانە کوردگەیگە ئینسانە کورد فەهمی گەسی کە ئەم جەهانە بە پێچەوانەی تەسەورات هەم بێڕەحمە هەم سوکنا ناکات هەم خۆشبەختی ناهێڵێتەوە بەڵکە مەیلی بە ئاشوب و شێواندنە مەیلی بە وێرانکردنە مەیلی بە بێنەزمکردنە مەیلی بە شێواندنە و مەیلی بە ڕۆخاندنە لەزا ئینسانە کوردی تێت ژێ ئەم گەردوونە چەبگەردە یعنی جەهان و زندگی و تەبیعەت مەیلی بە انقیادە و مەیلی بە ئاشوبە بەم شناختە ئەگە ئەم مەفهومەی بۆ دروسەکە لە ئەم گشت بزانە سەیل تێت باران تێت لافاو تێت سەرما تێت حیواناتە دڕندەی وەحشی مەوجودن هەر ئەو لەحزە وا دایکێک مناڵەکەی فڕەئەدات هەر ئەو لەحزە پڵنگێ شێرێ گورگێک مەیمونێکا پێیایخوا هەر ئەو لەحزە یعنی تۆ وەختی تەماشای ڕازە بەخای تەبیعەت ئەەکەی تەواوە وجودە تێتە هەشۆکە تۆ ئەوێنی دانەیە کەڵپاڵ کەوتگە خەریکە ئەزێت
ئێشی زاینی هەست کوڕەکەی تێتە دەرەوە بەچکەکەی تێتە دەرەوە کارەکەی تێتە دەرەوە هەنوو نەوێسیاگە لەسەری پێە پڵنیە پەلاماری ئەدابی خوا تۆ تەمامە وجود ئینسانی تێتە هەشۆکە لە بیڕەحمیە ئەم تەبیعەتە ئەمانە گشتی منفەرەداتن من وتم ها زلزلە بوومە لەرزە باران لافا و حیواناتە وەحشی ترس لە تاریکی سەرما گەرما پیری چاوت کەم سۆوێت دەم و چاوە هەڵەگەڕێتۆ هێز ڕووینە نامێنێ قاچایەشێ تۆ حتا ڕۆیتە بەرەو نابودیەکی تەمامە ئەم مشتەرەکاتە لە نابودیە لە ناو یەک دانە مەفهومە جەمەوێ بە ناو چرخە چەپگەرد چرخە چەپگەرد و تۆ ئەفەحمیت کە ئەمە مەجموعەیەک لە مشتەرەکاتە منفەرەداتی کۆکردگەس و بە سوورەتی یەک کەنسەپت دەراتکە بە ناو چرخە چەپگەرد سوال کورد مەفهومە یا کورد ئەمرە تەبیعیە کامیانە ئەگەر کورد ئەمرە تەبیعیە و ئەو جار لە ئێلەمانە فەرهەنگیەکانە خۆیە لە نەورۆز لە هەڵپەڕکە لە کلانەی پیچک لە دەمە قۆپان و کەواپانتۆڵ و لە زوانە کۆ ئەوێتۆ وەکو ئاوی خواردنە مەقابلە پاکردنەوەس وەکو ئاوی خواردن تۆ وەختێک کەواپانتۆڵ ناکەیتە بەرەم لەباساکەیتە بەرەیتر کورد نییە وەختێ مناڵەکە ناتوانێت بەم زوانە کە من قسەکەم قسە بکە ئیتر کورد نییە ئیتر فەرقی ناکە تەفاوت فیما بەینە ئینسانەکان تەفاوت چۆنیەتیە بیرکردنەوە و تعریفکردنەی مواجهەی خۆیان تەکە جەهانێکە کە تیا بە وجود تێن و هەستیەکە ئەیگرن و مەوجودیت پێیاکە تۆ هەرچیشتە تەبیعی بزانی و هەرچیشتە لە قنە خواوە بێتە دەرەوە بۆت فەرقەکەیتەکە ئینسانێکە کە لە وجودە هەرچیشتە شەکەکە فەرقەکەیتەکە ئینسانێکات کە لە مەواجهەتەکە ئوموراتە فقط ناوەسێتەوە بە ئەدراکاتە حیسی فکر ناکە هەرچی کە خۆی ئەنوێنێت و ئەو جۆرە کە ئەو ئەیوێنێت سوورەتە واقعیە داستان بەڵکو ئەگەڕێت بۆ دەریافتی واقعیتر و حەقیقیتر لەم مەوزوعە کەوارە دەوادیە تەفەکر جەهانە انتزاع و ذهنە بێت سوالە گەورە ئەمەسە وەختێ کەسێک پڕاوپڕ بووگە لە کورد و فکرەکە خۆی کوردە ناچارەن خۆی لە حەوزەیە زوانە ئەدۆزێتۆ تەمامە بەرجەستگیە خۆی لە چۆنیەتیە ناونیانە بڕێک ئەشیا و ئوموراتە و ئێرتباطدانە یەکسری ئاوا ئاوێنێتەوە لەگرا ئەوەی کە ئیتر مەترەح ناکرێت زیستە ئینسانیە ئینسانەسە چۆنیەتیە تعاملکردنە تەکە خۆی جەهانێکە کە ئەیوێنێت و ئەو بەرجەستگیەسە کە دەرئەسەرە زیستە ئەم مەفهومێک لە ئەو دروسەکە بە عنوانە کورد بوون وە کوردیەت وە کورد ئەمە ئیتر گشتی پاکەکرێتەوە تۆ لەگەڵ کیا تەرەفی تۆ لەگەڵ مشتی ئەحمەقا تەرەفی کە زەهنیان قوڵف کریاگە بەرامبەر بە هەر چەشنە نەگاهێکی علمی پرسیار و حیاتێکی ئینسانی قوڵف کریاگە وەکو کاورەوە فکرەکە عومەر خەیامە ناسێ دانیشتە عەرەق خوەری دانیشتە عەرەق خواردن وەکو ئەوەی کە هیچ وەخت فکر ناکاتەوە ئێژن دانایی هێستێرێت و ئێژی ئەمە قسەی قەیمیەکانە خۆمانە هیچ وەختی سوال ناکە دانایی چۆن هێستێرێت
دێ ئەگەر ئەم قەیمیانە ئەم قسەیانە کردگەونە خاسە نیشانە دایمە فرە ئەحمەقین چون دوای ئەوانی تر ئێمە نەمانتوانی کە کارێ بکەین قساکە نێژێ نالی قساکە نێژێ مەحوی قساکە ێژێ حافز قساکە ێژێ فردەوسی دێمە نیشانەدا تو خۆ ئەحمەقی ئەمە نیشانەدا ئیتر دوای حافز تو حەج پیاگەنیەی ئیتر ئەمە نیشانەدا تو چەنی نادانی وەختی تۆ هەرچی وجودتە بووگەسۆ هەژار و هێمن نیشانەدا خۆت ئەحمەقێکی تەواوی دێ ئەمە کەی فەخری واتیا کە تۆی فرۆشی تۆ ئەمە کەی بەرجەستگی تۆی واتیا عەزیزم تۆ حەج فەرقێکەتەکە ما بەقیج ئینسانەکانە سەرگۆی ئەم زەمینە نییە وەختی تۆ کوردی قساکەی تۆ کوردی قساکەی پێشی کوردی حەج فەرقێکە نییە هەر ئەو جۆرە کە ئەوانە تەکە ئەم دنیا تەسلیمی بووگن تەسلیمە نظامە سوڵتەی بووگن تویش بووگی خراوتر بووگی چه فەرقێکەس دێم کوردبوونە چییە ئیتر حیج نییە حیج تایبەتمەندێکی تیانە ئیتر بۆ تۆ داوای حقوق و ماف و ئەم جۆرە تڕەهاتەکەی خۆشم تێ لەم زوانە دەیچی بکەم ئەی بۆ ڕۆی فێر زوانە ئینگلیسیەوی بۆ یەک نەفەر لەم دنیا تەشویق ناوێ بێ زوانە تۆ فێر بوێ بۆ کەسێ واجبی نازانێ زوانی تۆ فێر بێت تۆ ئەمێنی ئالەگا بحرانێکی گەورە مشتێ ئینسانە قەتیسماگی گرتگە کە نە لە تەفەکر نە لە شناختە علمی ئاگادارن بەڵکو بە شێوەیەکی ئەحمەقانەوە بسیار بەدەوی ئسرار ئەکەن بەوەی کە ئەمانە ئشباع بوون لە کوردبوون و کوردبوون ئەناسن و کارێکی فرە مهمیان کردگە چووگن مەفهومێکیان دروست کردگە بەمە ئێژن کۆمەکمان کردگە مۆبارزەمان کردگە بۆ کوردبوون مەرتیکە تۆ یەک نقطە زعف گەورەت لە ئینسانە کوردیا دروست کردگە تۆ وەختی دات لە دانایانە کورد وەختی دات لە دانایی دەورانی کوردی اتفاقی گەورە کە خستت ئەمەسە ڕەوەشە علمی و متد علمی لە کووردا کوشت و کوردبوون تەبدیل بوو بە چی؟ تەبدیل بوو بە ئەمرە تەبیعی تەبدیل بوو بە ئیدراکاتە حسی کە تۆ بە دەمە قۆپان و ئەیوێنی بە چاو بەگوێ ئەشنەفی کاورا کوردی قسەکە کوردی معلوم نیە جافیە لوڕیە هەورەهەمیە زازاکیە تالشیە مازنیە کامیانە تۆ پێژی کوردی حەوە زۆر بۆیە تۆ ئالەگە بەرەو ئینحرافە گەورە ئەچی موکریانی ئەکەی بە زوانە ئەستاندارد و ئێژێمە کوردیە ما بەقیە ئیتر پلاسیکین و تی هەڵدریاگن و شت ناخۆشێکن و بەڕاستی وە دەرناخوات و تێگەی تۆ بەم اختلافە گەورەگەی تۆ بەم مشکڵە گەورەگەی بۆ چون ئێمە لەگەڵ مشتی ئەحمەقا تەرەفین ئەکاورا ئیژێت کاک پەیمان حەملە بەمانە مەکە ئەمانە مەشکێنە کاکە من حماقەتە کاورا چۆن نەشکێنم کاورا فکرەکە دەریافتێکە ئەو هەزی حەقیقی و واقعیە دەرسوورەتێکە ئاغاز علم ئەگەر لە یونانیەکان دەستپێکە یونانیەکان شەک ئەکەن دەرمەوردە دەریافتێک فەنۆمنێک کە ئەشیا هەسیان و ئومورات هەسیان ئەوان فەرزە بەر ئەمە ئەگرن ئدراکاتە حسیە ئەوان تەسویرێکی واقعی لە ئەو شەی ئەوە لە ئەو ئەمرە نادات بەڵکو ئەو ئەمرە جەوهەرێکی هەست کە ئیشێ بە شوێنە عیلەتەکان و بنیانەکانی بگەڕێت تا بتوانێت بە کۆمەکە زەهنیەتە خۆی بە حەقیقەتە ئەمر پێی بوات و ئەم فعالیەتە مەفهوم سازیەکات بۆیە تۆ وەختی فعالیەتی سیاسیەکەی مەفهوم سیاسیە سازی ئێستا بەوە ئەگەی کە ئێمە مەفهومە کوردەوار کە دروستەکەین دەرئەسەرە چی دروستی ئەەکەین بۆچی دروستی ئەەکەین ئێمە منفەرەداتەکە تەماشا ئەەکەین مردمانی وا لە ناوی ئەم سەرزەمینە یەکێ بەلوچە یەکێک تالشیە یەکێ خوڕزوخیە یەکێ کازلونیە یەکێ جافە یەکێ هەورامیە یەکێ زازاکیە یەکێ کورمانجە یەکێ بادینیە ئەمە منفەرەداتن تەفاوتەکانیان فڕادەی نەکنارەوە
جافی کەواوسەڵتەیە کاتە بەری کەلەماتی زوانی فەرقەکە تەکەم و کەریانیە خۆراکی فەرقەکە نەوع موسیقی فەرقەکە کاورای جاف حەزەکە بە هۆرە کاورای مکریانی حەزەکە بە حەیران هۆرێ لێ بدە بۆ دانەیە مکریانی کە لەی سەری ئەماسیە حەیرانی لێ بدە بۆ جافی فڕێ ئەدات دانێ هەورامی حەز بە سیاچەمانە ئەکا دانێ هەولێری حەز بە حەیرانە دەشتە هەولێرەکە دانەیە کورمانج حەز بە کەڵامەکە ئەتو کەڵامی کورمانجی لێ بە پیاکسەری تێتەیش وەزێ ماڵێ خۆ دەرکەتم ئەزێ هەرم سەرێ کارێ وی ئەوسە ئەو کڵام ئەو سەریە ماسی حەزیشی پێ ناکە تۆ هەوە زۆر گەرەک تەبی کە تەناوی سەر بێژی حەزی پێ بکە حەزی پێ ناکە ئەمە تەفاوتەکانە ئاغاکیان لذا وەختی تۆ ئەڕۆی بە شوێنە مەفهومە کووردا اشتراکاتە ئەمانە لەناو زەهنا کۆ ئەەکەی تۆ مەفهومە کوردی لێ تێتە دەرەوە و ئەو جار مەفهومە کوردەواری لێ تێتە دەرەوە جەهانە کوردی یعنی جەهانێک کە تەسەوراتە کوردی بەری حاکمە تۆ تەسەوراتە کوردی چه شکلیە دەوە قۆپان کەلانە چه شکلیە زوان یعنی ئیستە کوڕەکەی تۆ زوانە تۆ نازانێ کورد نییە ئیتر شبێمە جواو بیت و چۆن کووردە و ژەنەتیک کووردە و ئەسپەرم کووردە هەروە لە خۆی و کووردە ئەم کوردبوونە چۆن دروست بووگە خوا خوێندی و گوێمانە خوا فڕێدا خوار و قامان ئەمە کە ئێمە ئدراکاتە حەسیمان دەریافتە واقعیە هیچ حرەکەتێک لە ئێمە دروست ناکە بۆ ئێمە کردو جاش بۆیە ئێمە بچوو کرد بۆیە ئێمە خائن کرد بۆیە ئێمە حیس کرد چون ئێمە فکر ناکەین کوردبوونەکەن مشکڵمان بۆ دروست بووگە سعیەکەی مناڵەکەمان وەزوانە خۆمان قسەکە ئێتا هیچ مشکڵێکمان بۆ دروست نەوگە عەلیە خامنەی تەپی داگەسە سەرمان جوولەکە بە ئینقیادی کێشاگی نۆکەرین کەرکووکمان ئەوەن تارانمان ئەوەن ئەسەموڵمان ئەوەن بۆمان مهم نییە ئێمە کوردین کێ ئەم قسەکەدانی دیار بەکری وا شەواڵێکی کردگەسە پێ لە ناو نەفەک و ژی کلکە مشکە دەرەکە فێ ئەوە بوو گەس و کوردبوون هەماغا ئەسەموڵی بەرداگە جاتۆ لە ناو مشتی حانقە ئەحمەقە مەوردە حەملە واقع ئەویت مشتی قەتیسماگە بەدەویە مەوردە حەملە واقع ئەویت کە علمی نییە ئەوە وەهمە ئەمە سە کە ئێمە گرفتارین لەوەی کە بمانە بفەهمێنین وەختی ئاخێزی کوردەواری سەربەخۆت ئێژێت ئاخێز مەتنە کوردیە تەسەوراتە کوردی بۆ تۆ دروزەکات جەهانە کوردی بۆ تۆ دروزەکات تۆ ئەمە نافەهمی فکرەکەی حیز بە ساختارە ئەشی و ئەدراکاتە حەسید بیوێنیت نازانی خەریکە جەهانێ لە تەسەورات و کوردی دروزەکات مەتنەکە تەسەورات بۆ تۆ دروزەکات مەفاهیم بۆ تۆ دروزەکات کە مەعنا پێیاکاتۆ لە ناوی زەهنتوە کە ئەفەهمی کوردبوون یعنی چی و لە کەنار ئەوە ئێژیت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەبەلورە ئێرادەیە دەوڵەتە کوردیە کە متجەسم ئەوێت لە وجود ئاحاد یارانە ئەم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تا بۆ ئەوەڵین بار تۆ لە ڕێگەیە حسەکان تۆ یەکە فێر بووگی بە حسەکانت بە واقعیەت ئەگەی بە دینە چهرەیە پەیمانە حەیدەری دانایە هەڵەبجەیی ئاکۆ حەکیمی و هەزاران یارێکی تر بفەهمید ئەمە دەوڵەتە کوردیە ئەم بەحسە بە درێژاییە کێشێوە من ئەمە ئەەکەمەوە هەوا ڕوو لە ساردیە و ڕوو لە تاریکیە مەحاولە کەمە گرتوانیم یا ئەمڕۆ یا ڕۆژانێکی تر ئەم بەحسە مەبسوود ئەەکەمەوە ئەمە سەرەتایەک بوو پێلەقە کێشاندنێک بوو بەرامبەر بەوانەی کە لە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تێناگا و کاورا فکرەکە پڕ بووگە لە حەقیقەتە کوردی و دەمەقۆپانەکەی و زوانەکەی و ئیدراکاتە بەدەویە ئەحمەقانەیە کە ئیشغاڵ بووگە لە دەمەقۆپانە بۆ ئەو کاوە جەلالە ئەحمەقە و ئەمسالە ئەحمەقان ئەوانەی کە فکرەکەن کاورای لۆڕ
برداشتێکی علمی لۆڕبوونە خۆی هەست، تعریفێکی دقیقی لۆڕبوونە خۆی هەست، یا لە تالشی بوون و مازنی بوون خۆی هەست. نافەهمی کورد مەفهومە سەرهەنگە دەوران سەرهەنگە دەوران ئەس کە نامە من سەرهەنگە دەوران چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاینی کوردان ئیستا بڕۆ یەخە بگرە بەدانەیە تێ هەڵدریاگە ئەحلە حەق و معتەقدە کە ئەمە دینە و سەرهەنگە دەودان زاتە عەلی بن ئەبی تالب بووگە و ئەوانە معتەقدن ئەسکەندەر مەغدونی زاتە یەکدانە بووگە، کوورش هەخامنشی زاتە یەکدانە بووگە، سوڵەیمان و داوود و ئەیوب و ئیبراهیم و محەممەد و ئیسا و موسا زاتە یەکدانە بووگەن. لەزا ئەم تێ هەڵدریاگە ئەحلە حەقانە تەزاد نژادی قەومیەتی ئتنیکی ئەلمیان تەکە هیچ کەسێ لەم دنیا نییە. لەزایشی جواوەم سوعالە باتۆ ئاینە کوردان یعنی چی دەی ئەگەر مەرتی کەی ئەحلە حەق بۆ تۆ نە زوان نە فەرهەنگ نە مەفهوم نە قەومیەت نە نژاد تەفاوت ئیجاد ناکات تۆ ئەحلە حەقی لە زەڵفەقارەکەی عەلیەوە خواست بوت. ئشی لە گراوی جواو بێت و ئاینە کوردان یعنی چی؟ كرد موجودة طبيعية يا مفهومة علمية كاميانة ما كوشم بري آين كردان يعني چي ديتو چون لقرا پرودي لبلوراليزم خسياقي هاتو فكرة كي مشتي أحمق نادان لبرانبرة تواوي سياقا قصي مفت أكا تا بفهمی آین کردان کرد مفهومك علمی در اثر مواجهه انسان کردی تک طبیعتا جهانا و مسیرك انتخابی اکا و حلی ابجیرید و حل سوکوتی لبرانبر اکا کرد تیرت درو و آین تایبتی هست لدارشتن جامعی خویا و لقدرت خویا. ناگەهان ئێمە دەست بە یەخەین تەکە یەک عیدە کوردێکە کە فکرەکە هیچ ئیرادێکی نییەوە دەریافتەکەی کاملەن دروستە لە کوردبوونە خۆی. ئشباع بووگە لە کورد، قوت دریاگە لە کورد. تۆ وەختێ لەم ئشباع بوودەگیە ئەنواری بە کورد نە سوعال دروزەکەی نە پرسیار دروزەکەی نە ئەندێشەکەی. فقط زمانێک ئەتوانی کە لەم ئشباعە فاصلە بگری و بنواری پێیە و سوعال دروستکەی بەبێژن ڕەوشە علمی. خاس گوێتاندا ئاغایانە حانق خاس گوێتاندا ئاغایانە جاهل خاس گوێتاندا شیفتەگانە ئاکادێمیا خاس گوێتاندا ڕەوشەن فکرانەتی هەڵدریاگە حکوومەتی خاس گوێتاندا کارمەندانە نظامە سوڵتەیە فاسدە ئیبنە فاسد خاس گوێتاندا مەرتی کە بێ تەوزیح بدە هاوڕەگەزخوازی لەکوێ هاوردگە و چی وا لە پشتە ئەم چمکە بێ تەوزیح بدە چمکە یعنی چی؟ بابا ئێمە محاسرە بووگین لەم سەرزەمینە بەدەست مشتی قاتر مشتی حەیوان وا مردمێکیان حەیوان کردەگە. کورد لەوێ نابوود بوو کە شێوەی تەفەکوڕە کوردیان لەبین برد. کورد لەوێ نابوود بوو کە شێوەی مەتۆدە عیلمیە کوردیان لەبین برد. کورد لەوێ نابوود بوو کە کوردبوون تەبدیل بوو بە ئەمرە تەبیعی و حەد لەوێ کاولمانیان کرد. حەد لەوێ هاتن جوولەکەیان هاورد ئیسلامیان هاورد مەسیحیان هاورد ئاشوریان هاورد حەد لەوێ هاتن کاولمانیان کرد
چون کردبوون بوو ئێمە بوو بە ئەمرە تەبیعی و ئەمە داناییە دەوران بوو دانای دانایان بوو کە کوردی ئەهۆنی و کوردی ئەهۆنی و تا ئەم کەنسەپتە گیان بگرێت ئەوە خۆش